موچاوی ئافرەت ئەوانەی کە لە ئەسڵی وەکو یاسا قاعیدەکەی ئەوەیە کە لە ئەسڵدا لە مرۆڤی و هاوتەمەنی ئەودا نابێ هەبێ ئەو نەوع نوقسانی و عیبیانە یان پەنجەیەکی زیادە یان مەسەلەن شکستێکی بەسەر هاتووە ئەم نەوع عەمەلیاتانە هەموویان دەکەونە بابی مباحەوە و دروستە ئەو کەسەی کە ئەم عیبانی بەسەردا هات ئەنجامی بدە. بەشی سێیەم ئەو جوانکاریانن کە ناپێویستن پێویست نین زۆر ئێستا کە بەداخەوە کە زۆرێک ڕوویان تێکردو بە تایبەتی ئافرەتان مەسەلەن لوتی بچووک دەکاتەوە کە هیچ عیبێکی نییە مەسەلەن زۆربەی خەڵک ئاوایە کەسی لوتەکەی خۆی ئیلا وەکو عادەت و مۆدیلێک دەوێت بچووکی بکاتەوە یان مەسەلەن چرت و لۆچی دەموچاوی ناوچەوانی پێڵۆچاوی ئەوانە لا دەبایان گوێچکەی خۆی بچووک دەکات یان ئەو شتانەی کە ئێستا باوە لە سنتەرەکانی جوانکاری یان بۆتۆکس و فیلەر و ئەوەی کە لێویان ئەستور دەکەن یا مەسەلەن هەندێک ئەوەی کە زۆر مەشهورە ئەوانە هەمووی دەکەوێتە بابی ئیسراف و گوناه و تاوان و ئەنجومەنی باڵای فتوە دوای گەڕانەوە بۆ بەڵگە شەرعیەکان و ئەدیلە و مەبەستەکانی شەریعەت و کۆی بەڵگە شەرعیەکانی دیکە بە حرامی داناوە ئەو نەوعە نەشتەرگەریانە. وەکو جێویستی دکتۆر بوون کە ئەندامی لەژنەی باڵای فتوایە لە هەرێمی کوردستان فتوایەکەی بە سێ خاڵون کردەوە لە خاڵی کۆتایی باستەوە دەکاتن کە ئەوانەی لێژنە بە پشتبەستن بە دەقی یاسایی و دەقی شەرعی کە قەدەغەیان حرامی کردوون وەکو فیلەر و پۆتۆکس و لێو گەورەکردن و ڕوومەت گەورەکردن و کۆمەڵێک شتی تر دکتۆر لە ڕوونکردنەوەکەیدا باسی کرد دەگەڕێنەوە لات.